پێویستی هەڵێنانەوەی هەنگاوی بەپەلا بۆ ڕزگارکردنی گیانی عەباس دەریس لە مەترسی عەدام. تاییدی حکمی عەدامی زیندانی سیاسی عەباس دەریس و تەنیا شاهدی جەنایەتی ڕژیم لە قامیشەڵانەکانی ماحشەر لەلایەن دیوانی باڵاوە شەپۆلێک لە ناڕزایەتی لە نێوخۆ و دەرەوەی پەرەپێداوە. بە شوێن تاییدی ئەو حکومەدا ئێرانیانی دانیشتووی شارەکانی کاسڵی ئاڵمان، ویەنی ئۆتریش، کۆپێنهاگ و ئستۆکۆڵمی سوید ڕۆژی شەممە 24 مانگی پوشبەر دەستیاندایە بەڕێوەبردننی کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشانەوەی حکمی عەدامی ئەو بوون. لوکاس هامێر نوێنەری پارلەمانی ئۆتریش و کەفیلی سیاسی عەباس وێنێکی ئەوی بە دەرگای چوونە ژوورەوەی سەفارەتی کۆماری ئیسلامیدا لە ویەن هەڵواسی. هامێر بە دروشمی نەفراموش دەکەین و نەدەبەخشین خوازیاری ئازادی دەستبەجێ دەریس و هەڵوەشانەوەی حکمی نامرۆڤانەی ئیعدامەکەی بوو. شۆرای سازماندەهی ناڕزایەتی کرێکاریەکانی نەوت ڕۆژی 24 مانگی پوشبەر لە ڕاگەیەندراوێکدا سەبارەت بە ئیعدامکردنی ئەم کرێکارە زیندانیە هۆشداریدا. لە بەشێک لە بەیانیەکەدا کە تێدا سەبارەت بە پەروەندەسازی درۆینە ئفشاگەری کراوە هاتووە، عەباس دەریس لە زۆمرەی خەڵکێکی ناڕازی بوو کە لەگەڵ هێرشی هێزە سەرکوزگەرەکانی حکوومەت لە نێو قامیشەڵانەکانی ماحشەردا خۆی حەشاردا بوو کە لەوێ شاهدی بەرگول لە جانی خەڵک لەلایەن هێزە سەرکوزگەرەکانی حکوومەتەوە بوو. لە کۆتای ڕاگەیاندنەکەدا هاتووە حکمی عەدامی عەباس دەریس دەبێ هەڵبوەشێتەوە و خێرا و بێشەرت و مەرج ئازاد بکرێت. ئەرکی ئێمە کرێکاران و خەڵکە کە بچین بەهانای ڕزگارکردنی گیانی عەباس دەریس و هەموو ئەو ئینسانە ناڕازیانەوە کە لە زینداندان. ئیعدام قەتڵێکی حکوومەتیە و دەبێ قەدەغە بکرێت. دەبێ کۆتایی بە زیندان و ئەشکەنجە و ئیختلافگیری ئیجباری و پەروەندەسازی ئەمنیەتی بهێنرێت. ئێمە هەمووان عەباس دەریسین. عەباس دەریس لە دایکبووی ساڵی 1352 و کرێکاری ئیجارەی بەرق بووە لە شارەکی مەمکۆ کە دوای 20 ساڵ کار بە ناچاری و بۆ دابینکردنی بژێوی بنەماڵەکەی دەستفرۆشی دەکرد. ئەو لە دایکبووی مانگی خەزەڵوەرە کە لە ساڵەکانی شەڕی ئێران و عێراقدا لەگەڵ بنەماڵەکەی لەم شارەوە بەرەو شارەکی جەڕاحی بەندەر عەباس کۆچیان کرد. بەندەری ماحشەر ناوچەی تایبەتی ئابووریە کە هیچ یاسایەک شامڵی حاڵی کرێکاران نابێت و دوای ئەسەلویە گرنگترین پێگەی پێترۆشیمی و شوێنی چەوسانەوەی زۆری کرێکارانە لە ئێران. سەرکوتگەرانی ڕژیم لە ئاخیزی ساڵی 98 و لە ڕۆژەکانی 25 تا 29 مانگی خەزەڵوەر لە نەیزارەکانی ماحشەردا بە بەرچاوی عەباس دەریسەوە کوشتارێکی وەحشیانەیان دژ بە خەڵکی زۆرینەی کرێکار و عەرەب زمان بەڕێوە برد کە بۆ پاراستنی گیانیان پەنایان بردووە بەر قامیشەڵانە چڕەکان. بە پێچەوانەی تەبلیغاتی درۆینێ کەسانی سەر بە ڕژیم ئەو خەڵکە ناڕازیە چەکدار نەبوون. سەرکوتگەران عەباسیان لەگەڵ براکەی بەناوی موحسین کە بە ناچاری لە نێو قامیشەکاندا خۆیان حەشاردا بوو دەست بەسەر کرد. شاهدێکی عینی دەڵێت ڕۆژی کوشتاری نێو نەیزارەکە من خۆشم لەوێ بووم و شاهدم کە چی بەسەر ئەو خۆپیشاندەرانە هات کە بە شێوەی ئاشتیانە خەریکی خۆپیشاندان بوون. بە دووشکا کەوتنە گیانی خەڵک. لە دوو لای قامیشەڵانەکانەوە خەڵک دانە بەر ڕەگبار. لانی کەم 100 کەس گیانیان لەدەستا. ئێمە کە بەرەو ماڵەکان ڕامان کرد زۆر بە دژواری ڕزگارمان بوو. کۆماری ئیسلامی لە هەفتەکانی دوای کوشتاری نەیزارەکانی ماحشەر ئەو شوێنەی ئاگردا تا شوێنەوارێک لە جەنایەتەکەی نەمێنێ. جەنایەتێک کە ئەو کاتگیانی دەیان لاوی زیاتر عەرەبی تێدا ئەستێنرا. بە قەوڵی ئەو شاهێدە عینیە لە دوژمن تەنیا کەسێک کوژرا کە خۆیان لێیاندا. دەستگای گەندەڵی قەزایی لەبەر لە بینبردنی عەباس ئەم شاهیدەی جەنایەتی سەرکوتگەران پەروەندەیەکی درۆینەیان بۆ دروست کردووە. جەنایەتکاران ئەوەیان بە کوشتنی یەکێک لە هێزەکانی یەگانی تایبەتی هێزی انتزامی تاوانبار و بە ئیعدام مەحکوم کرد. ئەوە لە حاڵێکدایە کە بە قەوڵی فریشتە تابانیان وەکیلی عەباس بنەماڵەی کەسی کوژراو لە عەباس شاکی نین.
ڕەنگاوان بە هۆکاری بە درۆزانینی چاوانەکان لەلایەن بەرپرسانی قووەی قەزای ڕژیمەوە وەها هەڵوێستێکیان گرتووە. هاوسەری عەباس مانگی ڕەزبەری ساڵی پێشوو کاتێک هەواڵی دەرچوونی حکمی ئەعدامی ئەوی بیست سەکتەی مەغزی کرد و لە ماوەدا یەک هەفتەدا گیانی لەدەستا. عەلی یەکێک لە سێ کوڕەکەی عەباس کە 16 ساڵ تەمەنیەتی و بۆ دابینکردنی بژێوی ژیانی بنەماڵەکەی خەریکی کرێکاریە لە نامەیەکدا ڕوو بە هەمووان نووسی: خەڵکی دڵسۆزی دنیا، من عەلی دەریس گەورەترین منداڵی عەباس و کفایم. بەداخەوە دایکم بە بیستنی هەواڵی ئەگەری مەحکومکرانی باوکم بە ئەعدام سەکتەی کرد و ئێمەی بەتەنیا جێهێشت. ئێستا باوکم لە مەترسی ئەعدامکراندایە. من و براکانم مهدی 12 ساڵان و محەممەدی 8 ساڵان دەپرسین ئایا ئەم دنیاە ئەوەندە بێڕەحمەکە تەماشا بکات باوکیشمان لەدەست بدەین؟ ئێمە هەرسێکمان داواکارین لە هەموو سازمان، دەوڵەتەکان و خەڵکی دڵسۆزی دنیا و تەنانەت لە منداڵان تا یارمەتی دەرمان بن باوکمان ئەعدام نەکرێت. ئەوە زۆر وەحشەتناکە. یارمەتیمان بدەن باوکمان بگەڕێتەوە بۆ ماڵەوە.